لە سیویەکی ئادارەوە کە هەولێر هاتەگرتن و سلێمانی و کۆڕە و دەستی پێکرد ئەوەندە ملیۆن کەسە، خۆشبەختانە سەحافەی دنیای ئاگای لێمان بوو، دڵیشی لەگەڵمان بوو، کامێرەکانیشیان بە سەعات پەخشیان دەکرد. ئەوە یەکەمین شت بوو کە زلهێزەکانی ئیحراج کرد. مناڵ و خێزان و لێقەوما و قەبری ئەو کەسانەی کە بەڕێوە دەمردن و دایان ناشتن لە دیوی تورکیا، لە دیوی ئێران کە خەڵک دەهات ئەو زەختە معنەویە مۆرالیە زۆر زۆر بەقوت بوو، بە دەرەجەیەک کە ڕئیسەکان مەجبور دەبوون کە عیباراتی بەقوت دۆزنەوە، خۆیان بدزنەوە لە کامێرا بەس بۆی کە هیچ نەکەن. بەڵام ئەوروپیەکان وانە بوون، بۆچی ئەمریکی و بەریتانی نەبوون، زۆر کوڵا بوون، پێیان غەدر بوو، پێیان ئەوە بوو کەوا تۆ کوێت ڕزگارەکەی 6 بەقەت نفوسی کوێتە تۆ کارەساتت بۆ خەڵک دروست کردووە. خەڵکانێک هەبوون مەسەلەن وەزیری خارجی فەڕەنسا مەسەلەن بە گوڕۆ قسەیەکە دێگۆ دەبێ شتێک بکەین. لە ئەڵمانیا زەختێکی دیبلۆماسی گەورەش دروست بوو بە هەموو نەوعک، طبعاً کوردەوە لێگەڕێ هەموو لایەک لەگەر کامێرەکان و لەگەر زەختەکان و داوایەکان و بەڵام زەختێکی بە قووەتی کۆمەلگای مەدەنی و سیاسەتمەداری دنیاش زیادی کرد.